کاکی من جارێکتر خۆشەتەوە بەڕامی کورد کۆنەکشن ئیران ساڵهای لە ژێر گەماروی ئابووریدایە و تا ڕادەیەکی زۆریش تومانەکەی ئەرزشی نەماوە بەڵام هێشتا تا ڕادەیەک تون لەسەر پێی خۆی ڕاوەستاوە و بەرەنگاری نەیارانی بۆتەوە وەکو ئەمریکا و ئیسرائیل ئیران پشتی بەچێ بەستووە من ڕاستەکەی کاکجانی گومانم هەیەەوەی کە ئێران توند لەسەر پێی خۆی ڕاوەستا بێت یەکەمەوەی کە جنابەت ئاماژەوە کرد بە داڕمانی ئابوورەکەی بەڵام هاوکات ناڕەزایەتی ناوخۆ گەیشتۆتە لووتکە و لە 2 ساڵی ڕابردوورە ناوخۆی وڵات شاهیدی 3 ڕاپەڕینی جەماوەری بووە هەر دەقەژ احتمالی هەیە لەسەر ڕاپەڕینی دیکە ببینینەوە هەروەها دەست و پەیوەندەکانی ئێران لە تورک لە عێراق و لە سووریە زۆر کورتی کردو راپۆرتێک کە هەفتووی ڕابردوو زانکۆی LSE لەندەن بڵاوی کردەوە دەری خستۆ کە ئێران دەستی زۆر کورت بۆتەوە لە گرنگترین شوێنی دەرەوەی وڵات واتە عێراق کەواتە دەکرێت بڵین ئێران لە هەلومەرزێکی زۆر ناخۆشی ئابووریدایە وردە تەئسیراتی و هەلومەرزە ناخۆشی ئابووریەی لە سیستەمە سیاسیەکەی و لە ناوخۆی وڵات دەیبینین بەس کاکی من ئەمانەوەی ئیرانە بە زیرەکی مانوورەکانیەوە گرێدراوە یان بە لاوازی بەرامبەرەکاری و یاخۆ تایسە هیچ خوێندنەوەیەکی دروستیان بەرامبەر بە ئیران ناوچەکەدا نییە تماشاکەن کاکجانی ئەگەر بۆ وێنە ساڵی 1986 سەیری وڵاتی یەکێتی سۆڤێت کرابە دەیانکوت ئەم وڵاتە چاک لەسەر پێی خۆی ماوە نایان دەزانی کە لە ناوخۆدا ئەوە کرمۆ بووە و خەریکە هەڵدەوەرێ لە ناوخۆدا بەڵام دیکۆڕەکەی تابلۆکەی فیگۆری دەرەوەی لەسەر جێی خۆی مابوو تەنانەت لە ئاستی زلهێزێکی جیهانیدا بوو بەرامبەری خۆی شایی لە شانی ئەمریکا دەدا بەڕواڵەت لە ململانەکانی جیهانیدا بەڵام لە ناکا و ڕووخا کۆماری ئیسلامیش ئێستا کە تماشای دەکەی لە دەرەوەڕا دیکۆڕەکەی نماکەی فیگۆڕەکەی وەکو خۆی ماوە بەڵام لە ناوخۆرە خەریکە لە بین دەچێت من پێم وایە لە داهاتووی نزیکدا گۆڕانەکە دەگاتە زاهیری ژواتە دەبینین کۆماری ئیسلامی لە هەڵسوکەوتی دەرەوەی لە پەیوەندەکانی دەرەوەی لە سیاسەتەکانی ناوچەیشدا گۆڕان دەبینین بەهۆی نەک لە بەرویستیەوەی کە گۆڕان لە بیر و بۆ چووناندا پێکات بێت بەڵکو لە بەرەوەی کە هەلومەرجی سیاسی ئابوورەکان گۆڕانی پێدا پێکرێت بەس کاکی من ئەم بەراوردکردنەی ئەمڕۆی ئیران بە دەورانی شەوڕەوی ئەگەر وایە چما ئەوە فەرەتە لە 4 ساڵێشتا هەرماوە هەر ژوورە ئەرزم کردن لە سەرەتاکانی هەشتاکانیش دەرکەوت وا دەهاتە بەرچاو کە سۆڤێت هەرماوە بەڵام 2 فاکتەر دەری خست کە سۆڤێت بەر لەوەی کە جیهان بزانێ لە ناوخۆیدا ڕووخا بوو یەکەم ئەوەی کە لە 1970کان سۆڤێت 125 داهاتی خۆی تەرخان کرد بوو بۆ کاروباری میلیتاری و نظامی و سەربازی خۆی لە حاڵێکدا ڕقیبەکەی بەرامبەرەکەی ئەمریکا 104 داهاتی سەرانسەری خۆی تەرخان کرد بوو بۆ پێنتاگۆنیا بۆ وەزارەتی دەرەوە و کاروباری نظامی و سێرەوەیە کە 104ەکەی ئەمریکا زیاتر بوو لە 125ەکەی سۆڤێت بەڵام سۆڤێت هەر وای نیشان دەدا کە شان بەشانی ئەمریکا دەڕاتە پێش لە 1985 بەولەوە گەیشتە قۆناغێک کە ئیتر تەکنۆلۆژی هاتە ئاراوە کامپیوتێر و ڤیندۆس هاتە ئاراوە لەوێ وەدی کەمکەم دەرکەوت سۆڤێت توانای ململانەی نەماوە ئەوە بوارێک بوو کە نەی دەتوانی سۆڤێت خۆی لێ بدا تماشاکەن کاتێک کە سۆڤێت ڕووخا لە تەواوی کۆمارەکانی یەکێتی سۆڤێت 4000 هەتا 4500 دەستگا کۆمپیوتەری ماڵێ یا PC هەبوو یا کۆمپیوتەری ئیدارات بەڵام هەرەو کاتی 4 میلیۆن تا 4 میلیۆن و 500 هزار PC لە ماڵەکان و لە ئیدارەکانی ئەمریکادا هەبوو ئێستا ژوای لێ هاتووە شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەلایەک لەگەڵ ئێران گەیشتۆتە شەڕی سایبری هێرشی سایبریک دەکەنە سەر بنەما دەستگا ژێرخایەنەکان و ئینفراستراکچەرەکانی یەکتر ئەوە بوارێکە کە ئێرانەدی تااقەت تێرا نایەنێ ئێران زۆری حەولا کە نێتوۆرکی ئاو فازلابی تلاڤیڤ دەستکاری بکە هێرشی سایبری بکاتە سەری نەیتوانی بەڵام ئەوان توانیان زۆر بە ڕاحەتی لە گرنگترین و هەسیارترین شۆنی ئەتۆمی ئێران واتە لە نەتەنز و گرنگترین شۆنی موشکی ئێران واتە لە پارچین هێرشی سایبری بکەنە سەر ئێران ئەوە بوارێکە کە ئیتر کۆماری ئیسلامی ناتوانێت شان لە شانی ئەمریکا و ئیسرائیل بدا و پێم وایە ئاخری قۆناغێتی کە ئیدیر دەبێت دەست بەرداتەوە و
بەراوڕووی چارەنووسی یەکێتی سۆڤێت بێتەوە. کاکیمان لە ڕۆژانە ڕابردوودا باڵۆیزەکانی چین و رووسیا لە ئیران لە جیهان داوا دەکەن کە دژ بە هەڵدانەکانی ئەمریکا ڕاوەستن چ لە سەپاندنی سزای نوێ و یاخود درژکردنەوەی سزاکانی کۆنتر. تا چەند چین و رووسیا هۆکارن لەمانەوەی کۆماری ئیسلامی چ لە ڕابردوودا و یاخود لە ئایندەدا؟ کانجانی ئەوان وەکو کار تماشای ئێران دەکەن، تماشاکەن هەر ئەمڕۆ بەرپرسی وتاغی بازرگانی ئێران ڕادەگەیەنێ دەڵێت دوو وڵاتی رووسی چین حاضرنی پەیوەندی بانکی و ئیداری و ماڵی لەگەڵ ئێمەدا بمەزرێنن، یعنی تەنانەت حاضرنی سەتایەکیش مەترسی بایکۆت و تەحریمە ئابوورەکانی ئەمریکا بەراوڕووی خۆیان بکەنەوە. ئەوانە تەنیا لە شوعاردا لە پرۆپاگەندەدا خۆیان پشتیوانی ئەمریکان ئێرانیشان دەدەن، بەڵام ئەو کاتێکی کار بگاتە داموستاندن لەگەڵ ئەمریکا، ئەو کاتێ بگاتە قۆناغی سازش لەگەڵ ئەمریکا، زۆر بە هاوسانی کارتی ئێران دەسووتێن و واز لە ئێران دێنن. دەبینین کە لە سەردەمی ئەو ململانەدا بوو کە تەواوی ئەو گەماروانەی یا بڕیارەکانی نەتەوەی گرتوەکان ئەنجومەنی ئاسایش بە دژی ئێران بە هاوکاری رووسیا و چین پەسەند کرا. یا دەبینین کاتێک کە چینەکان هاتبوو لە ئابووری ئێران لە بەشی پاڵاوتنی نەوت پارەیان خەوان بوو، هەر بە دەستپێکی گەمارۆکان هەموو پارە و تەجهیزاتی خۆیان بدە دەرێ. من پێم وایە پشتیوانی رووسیا و چین لە ئێران استراتیژیک نییە، تاکتیکیە، وەکو کارتێک کەڵکی لێ وەردەگرن. ئێمە سیدی لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری زۆر زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش.